یەکێک لەو فستیڤالە هەرە تایبەت و جوانانەی کە تایبەتن بە کەسانی نابینە دیارە ئەم ساڵ سێمین فستیڤالی دەنگ ڕۆشناییمانە کە یەکێک لەو فستیڤالانەی کە زۆرێک لە کەسانی نابینە ئەتوانن کە سوودی لێوەربگرن بە تایبەتیش ئەو کتێب و ئەو فەرهەنگ و ئەو بابەتانەی کە گرنگن لە بڵین بە شێوەی دەنگ جارێکی تر بگەێنرێن بە کەسانی نابینە و جارێک تر کە ئەوان ئەتوانن سوودی لێوەربگرن دیارە لەم فستیڤالەیە زیاتر لە 130 کتێب کە توانراوە لە ڕێی دەنگەوە پێشکەش بە کەسانی نابینە بکرێت بۆی کە بتوانن سوودی لێوەربگرن هەم لە ڕۆژانی ئاسایی و هەم بتوانن قۆناغەکانی لە قۆناغەکانی خوێندنیش سوودی لێوەربگرن توانیوانەکە لەنێو فستیڤالەکەیە بەشدار بن. سێمین فستیڤالی دەنگ ڕۆشناییمانە بە بەشداری 150 نابینە کە ئارەزوومەندی کتێبی دەنگی بوون لە شاری هەولێر بەڕێوەچوو ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری کاری مرۆیی باوکاری ژمارەیە کەسی خۆبەخش لە ڕێکی پرۆژەیەکی نوێوە 130 کتێبی دەنگیان لە ماوەی 2 ساڵدا تۆمار کردووە. لەم فستیڤالەدا پێشکەش بە نابینایان کرا تا لە زانست و زانیاری نوێ دانەبڕێن و بێبەشنەبن لە تازەترین بەرەمەکانی نووسەران و ئاستی ڕۆشنبیریان لەو ڕێگەیەوە زیاتر بەرز بکەنەوە. کتێبە تۆمەرکراوەکانیش بێکاتبوون لە کتێبی مێژووی و سیاسی و ئاینی و ڕۆشنبیری و جوگرافی. نابینە وەکو کەسانی ئاسایی بتوانێت سوود لە کتابەکان وەربگرێت کتابەکان بخوێنێتەوە ئەو بورۆکەرەوەی هاتیە الحەمدوللا لە سێم فستیڤال کە پێشووتر لە 2017 فستیڤالی یەکەممان کرد لە 2018 فستیڤالی دووەم 135 کتێبمان بڵاو کردبەوە ئێستا 130 کتێب بۆ 265 کتێب الحەمدوللا خەڵکی هەتا چاوساغیش سوودی لێبینیوە بێجگە لە نابینیان.